تیمەکانی بانگەشەی هەڵبژاردننی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری و مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک بەردەوامن لە گەڕانی ماڵ بە ماڵ و دوکان و بازاڕەکانی شارەکە. تیمەکانی بانگەشە ناو بازاڕی جووتقاوە و بازاڕی گەراجی حەویجەیان بەسەر کردەوە. هاوڵاتیان بە خۆشحاڵیەوە پێشوازیان لە تیمەکان و کاندیدەکەی کۆمەڵ کرد و هیوایان خواست سەرکەوتوو بێت. والله إمام خطيب نقصان مانه إن شاء الله أم شهر مسلماني به إن شاء الله موفقين والله ياك من دار سدوا إن شاء الله مشروع من دوايا سنوات من مشروع من با دواي درس إن شاء الله حمود مشروع إن شاء الله والله خير دعاكم إن شاء الله درس مشروع من دواي درس إن شاء الله مشروع المسلماني ها والله دوايا وأنا كما تاوك أنا كنج برادر معي ناسم تاکو بۆی بڵاوکەمەوە ئەمە یەک دووشم بە ژیان ما دەنگم نەداوە ئەم جار دەنگەدەمە مامۆستا فەرحان یەک لەبەر ئیسلام دووش کابرای ڕاستە باشە لەوە تێی ناسم هەرەوە نەمەیە ئیشەڵڵا وای لە دەستم بێ بۆ یەکەم ئینشاءڵڵا کەسێکی ناسراوە مامۆستا فەرحان شۆن دەستی دیارە ماشاءڵڵا لە کەرکووکە بەناوبانگە بەڵێ وەڵای لە کاتی دەنگدا ئینشاءڵڵا يعني تمنى كاين همو كسيك برات دنجي بوفدا بتن بو حبو ديانتنا ماشا مقيت ما بيتن عقدار ما بيتن مساعدة ما نكاتن أشو أم ديانتي بقوته رحمة الله باوك الجرا خويا زاني فقير زور بوا عقدار بيتن خواك ناجح به مساعدة فقير شكات کۆمەڵی دادگەری لە کەرکووک وێڕای سەرجەمە و کار و پرۆژە خێرخوازی و پەروەردەیانەی لە ماوەی ڕابردوودا پێشکەشی هاوڵاتیانی کردووە. وەک مامۆستا فەرحانی کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک دەڵێت لە داهاتووشدا بەردەوام دەبن و زیاتر خزمەتی هاوڵاتیان دەکەن. بەڵێ من سوپاسیانەکەم بەڕاستی ئێمە الحەمدولله هەر لە ناو خەڵکەکە بووینە پێشووترش ئەوە ئیسەش کە دێنەوە بۆ ناو خەڵکەکە ئەزانن خۆمان کاندید کردووە دیارە هەم خەڵکەکە دڵی پێخۆش ئەم ئێمەش الحەمدولله دڵمان پێخۆشە خەڵکەکە پێشووتر ئێمە ئاشناییمان هەبووە هەستکار پێداویستێکیان هەبووە بەدەم خەڵکەوە ڕۆیشتوونە ئەوەش ئەو ڕۆژەیەکەوە الحەمدولله خەڵکەکەش پاداشتەکەمان نەداتوە ئینشاءالله تعالی. بەڵام من داواکاریمان ئەوەیە خەڵک هەمووی بەرەو دەنگدان بڕوە دەنگ بدەن و ئەم جارە دەنگ بدەن بە کەسێک کەوا دەستپاک و ئەمین و دەست بە دەستنێش بێ ئەم جارە کەسێک هەڵبژێرن کە هەم بۆ قیامەتی خۆیان باش بێ هەم بۆ دنیای خۆشیان باش بێ بۆ ماڵ و منداڵیان باش بێ بۆ پەروەردەیان باش بێ بۆ خزمەتکردنی شارەکە بەکەلک بێ. مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163 وێڕای کاری پەروەردەیی و بانخوازی ڕۆڵی کاریگەر و گرنگی هەبووە لە بواری کۆمەڵایەتی و ئاشتەوایی و خزمەتکردنی هاوڵاتیان و چین و توێژەکانی شارەکە. هەر بۆیە هاوڵاتیان بە کاندیدبوونی دڵخۆشن و هیوا دەخوازن لە داهاتووشدا بتوانێت لە وێزگەیەکی دیکە خزمەتی زیاتریان بکات. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.